دادوەری بەرتیلخۆر دەگێڕنەوە دوو پیا و سکاڵای خۆیان دەبەنە لای دادوەرێکی بەرتیلخۆر. یەکیان مریشک فرۆشە، ئەویتریان شوتی فرۆش. کابرای مریشک فرۆش قەفەسێک کەڵەشێر وەکو بەرتیل ئەنێرێت بۆ جەنابی دادوەر بۆ ئەوەی لە بەرژەوەندی ئەو بڕیارەکە بدا. کابرای شوتی فرۆش 5 شوتی بۆ دەنێرێت بۆ ئەوەی لە بەرژەوەندی ئەو بڕیار بدا. دادوەرەکە لە بەرژەوەندی مریشک فرۆشەکە بڕیار دەدا لەبەر ئەوەی نرخی کەڵەشێرەکان گرانترە. لە پاش ئەوەی ژنی دادوەرەکە کەڵەشێرەکەی بۆ لێ دەنێت و دەیخوا. دەڵێ ژنەکە ئاشوتیەکیش بێنە بابی خۆین. ژنەکەش پێی دەڵێ ئەی تۆ لە بەرژەوەندی کابرای مریشک فرۆش بڕیارت نەدا؟ دادوەرەکەش دەڵێ با تامێکی شووتێکەش بکەین، کێ ناڵێ بۆ چوونمان دەگۆڕێ. شووتێکە قاش دەکات و دەبینێ لیرەیەکی ئاڵتونی تێدایە. ئەوانی تریش لەت دەکا سیر دەکا، ئەوانی فێری ئاڵتونیان تێدایە. لێرەدا دادوەرەکە بڕیارەکەی لە بەرژەوەندی کابرای شووتی فرۆش یەکلایی دەکاتەوە لە دادگا. کاتێک بڕیار دەدرێت لە بەرژەوەندی شووتی فرۆش بڕیارەکە دراوە. کابرای شووتی فرۆش بسکەی سمێڵی دێ و دەزانێت لیرە ئاڵتونەکانی ئیشی خۆی کردووە. کابرای مریشک فرۆشیش تووشی سەرسوڕمان بووە و دەڵێ ئەی بانگبێژی بەیانیان چی بەسەر هات؟ مەبەستی کەڵەشێرەکانە کە بۆی ناردبوو. دادوەرەکەش دەڵێ بینیمان ئەو منافق بوو، بانگی بۆ خەڵکی دەدا بەڵام خۆی نوێژی نەدەکرد. بەڵام پیاوەکەی ترمان ئیمانەکەی لە دڵیدا بوو، هەر کات دڵیم لەت دەکرد ئیمانێکی دراوشاو لە دڵیدا بەدی دەکرد. ئایا دادگاکانی مەملەکەتی خۆمان بە هەمان شێوەی ئەو دادگایە ناڕوات بەڕێوە؟ This is Play Media News Company. لەگەڵتانین، لەگەڵمان بن.